خاتونی بەڕێز کۆمەلگا پۆلێ نەکرێ بە چەند شێوازێکەوە. کۆمەلگا بەشێکی ئەوەیە کە خزم و کەسوکاری منە ئەمە پرایۆریتیە، ئەمە ئەولەویەتە، ئەمە ئەفزەڵێتە، باشن یان خراپن، منیان بەدڵە یان بەدڵ نییە، وەسف و سەنای منەکەن یان نا، بە بڕوانامەکەی من ئەشێت یان نا، و کۆڵی لەسەر مەزهەب و دینی منە یان نا، ئەمانە لابوددا دەبێت هاوگوفیان بکەیت، هاوسەفەریان بکەیت، هاوران خواردنیان بکەیت، هاوسفریان بکەیت، دانشی لەگەڵیانە بەدەمیانەوە پێ بکەنی، بە تەعزیانەوە بی، بە شایانەوە بی. ئەمە بەشێکە لە کۆمەلگا کە من بۆ خۆم پۆلێرم کردووە کە ڕەنگە خەڵکێکە بێت چڵوچای منیشی بەدڵ نەبێ، ڕەنگە من زۆریش ئەوم بەدڵ نەبێ، بەڵام خزممە، کەسوکارمە، ئەقرەبامە، نزیکمە، ئەگەر ڕۆژێ لە ڕۆژانش بە کەڵکە من هاتوێ بەس بە سێ پشت خزمی دایکمە، باوکمە، کەسوکارە، ئەوە واجبە لەسەرمان لە دوور و نزیک، لە تەعزیە، لە شاییە، لە لێقەومانیە، لە قەرزیە، لە پاڵپشتیە، لە کوڕێکی لە کچێکی لی دەقەومێت، لە ڕاوێژێکی پێویستە. ئەمە بەشێکی کۆمەلگایە، ئەمە گرنگە. بەشێکی تری کۆمەلگا کە گرنگە کە ئەمە بۆ بینەرەکانیشمان گرنگە، بە تایبەتی بۆ گەنجەکان کۆمەلگا ئاوا پۆلێنکەین، بڵین کۆمەلگا هەمووی خراپە، مە بەڕاستی هەڵەیەکی زۆر وەکۆڵێت کوشندێ. بەشێکی تری کۆمەلگا ئەوانەیە کە ئەو جۆرە کەسانەیە کە بە بۆنی پیشەکەوە، بە بۆنی اختصاسەکەوە، بە بۆنی بیرکردنەوەکانتەوە لێت نزیک. جا مەسەن هەندێکەیە وەکو ستافی سەحا لە هابووەتە کۆمەلگا بۆتە هاوڕێ و برادەری من، هەندێکی تر هەیە بوونە بە بۆنی زانکۆ بۆتە برادر من، لە چەند زانکۆ پەیمانگایەک بۆ وانە دەڵێم، وەکاتەمانە کۆمەڵی هاوڕێ من، کۆمەڵی عەزیز من، دیسان ئێڵێم لەوە چێ بە مەزهەبی من، بە بیرکردنەوەی من، بە ئەفکاری من، بەسەمانە بەشێکن لە کۆمەلگا بە بۆنی کۆڕ و سمینار و لەگەڵیانەی بە بۆنی نانخواردن و داوەتەوە لەگەڵیان و بۆنی چاک. بەشێکی تری هەیە کە ئەمەیان ئەتوانین بڵێن عامە، کە ئەمەش لایەزال هەمومان واجبە لەسەرمان دوور و نزیک خزمەتی بەم کۆمەلگایە بکەین، تەعامل لەگەڵم کۆمەلگایە بکەین. جا ئەم کۆمەلگایە لۆکەڵە، احتیمالە ئەو خەڵکی کە لە سلێمانی دەژی، لە سلێمانی هەموو 500 کەس خزمی منە، هەموو 400 کەسیش بۆ نمونە هاو سەفەری منە، بەس ئەگەر بۆ نمونە مەسەن ئەو 800 هزار کەسەی تر کاتە دەبێت لە ڕێی کەناڵی دیمەن و لە ڕێی دکتۆر بەختیار و لە ڕێی یوتیوب و لە ڕێی خەستەخان و لە ڕێی خزمەتێک و لە ڕێی نووسین و لە ڕێی پێی جوانەوە کە ئەمەش بەشێکی ترە کە من هەمیشە ئاوا سێ پۆلێرم کردو، بەشێکیان خزم و کەسوکارە، بەشێکیان بە بۆنی ئیش و کار و بەشێکیشی عامەکەی. ئەگەر بێت و ئاوا تێکەڵایی بکەین بە کۆمەلگا، هەم سنووری خۆمان نەزانین، هەم دەزانین چیمان پێ چیمان پێنی، هەم دەتوانین چۆن خزمەت بکەین، هەم کەم تا زۆر دۆست و دژمنی خۆشمان نەزانین. ینی هەندێک لە گەنجە جوانەکانمان لێرەوە بەرنامەیە ئومێد دەکەین گەنجەکان ببینن بەداخەوە، ینی ئەفزەڵێتی برادێک بدرێ بەسەر دایک و باوکە، ئەمە هەڵەیە. ئەفزەڵێتی برادێک نەدی و ئەمە جیاک نەکردنەوەیە، ئەمە پرایۆریتی دانان، ئەمە دانەنانی وەکۆڵێ نەبوونی پلانێک و پرۆگرامێکە بۆ کۆمەلگا. کە من جاری وا هەیە ینی گەنجی وام دوانوە یان پیاوی واشم دوانوە، باوا بڵێم بۆ برادێکی دۆ دڵی خێزان بێشێنیت، کە ئەمە پرایۆریتی، ئەمە دەرەجە یەکە. بۆ برادێکی دڵی ئاوەڵزاوایەک بێشێنیت، ئەخرەمە ئەفزەڵێتە، ئەمە خوێنمان تێکەڵ بووە، ئەمە وەکۆڵێت حەڵاڵ و حرام و وەکۆڵ شتەکانمان پێکەوە نزیکە. بۆیە هەمیشە ئەگەر ئەو نزیکی و دووریە بزانین، دەزانین چۆن مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکەین. بەڵام بەعام ئەگەر لە من بپرسی کۆمەلگا، بە تایبەتی کۆمەلگای ئێمە توانم بڵێم باشترین کۆمەلگاکان من بە حکمی ئیش و کار و بە حکمی کابراوتنی ڕاوەدینار و بە حکمی خوێندنەوە ماوەیە ڕەنگە عەجیبە لێبێت 4 ساڵ 5 ساڵ لە ئەفریقا بوومە، 4 ساڵ و تقریبا نزیکی 5 ساڵ شتێکە ماڵم لە سوودان بووە، کاتە ژیانی ئەفریقا و برادری چادم هەبووە و نەیجەرم هەبووە و مۆریتانی برادرم زۆر بوو و هاوسێ و دراوسێی بۆ مەسەن ئەوە هەر 4 ساڵنی برادر. بۆیە بە ئەزمموی خۆم اینجا برادری یەمەنم هەبووە، برادری میسریم هەبرانە، بە ئەزمموی خۆم، بە تەجروبەی خۆم، ئەگەر خوای گەورە لێمان تێک نەدا و کۆڵی خۆشمان لە خۆمان تێک نەدەین، کۆمەلگای خۆمان ئەتوان بڵێم لایەزان لە دینە، لە ئەخلاقا، لە ڕەوشتە، لە مامەڵەکردنە، لە وەفایە ئەتوانم بڵێم ئەم شایەتی بدەم. ئەوانی دەرەوەی وڵاتیش بەڕاستی توان شایەتی باشترین چاکترین کۆمەلگاین وەکوتم ئەگەر دەستی پێ بگرین و بیپارێزین.